أبي خدي إبراهيم باپیرێ me ejmirat got بۆ هەسنا ئەو عەشیرە کوردا بەرابێ تفرنەوە هەسنا گۆلبان خەربێت هەسنا بوون و مامالبان خەربێت ماما بوون گۆ تاوسل نێڤێزی دیات گەڕیا گۆ شقبلات الکەلەهێ ڕەفسەرت کات دار و بەری زاو بوو ڕێل چیە نەبوون غێناکەلەهێ گۆ پێشا قەوالا گرتن قەوال کوشتن و تاوس و چرا هەموو ئانین ئەو دارککە ئەلقەبلەتی بەستێ بوو پەلێوێ دیمت زەر بوون بنوێ دارێ کۆلان و تاوس و چرا کردنە وردە و قەوال وندابوون بێ پێشە پشت دەورە خەلەفێ خان عەلی بوو نزا خەلەف چوو بوو لێ هیچ خورد بوون جوانە گوتنە ئەخۆرتەکیژێت خوا گۆ هەرە باوان هەسنا بێ ئە ساتیمە سەر دینێ حەق ئەزش دینێزی دیا عێجز بوو بنێ مەتەلا ئا قەوالاشتەرە ناوێژی ئەو خۆر چۆن نێڤ ئەکە مەهەکێ وەکە ساڵەکێ و بنێ چەندێ و بۆ ئەو مێراتیا بسلمان ببە سەر دینێ حەق ئەزژێ دیا عێجز جارێکێ گۆتە وان گۆنۆ کاو تاوس و چرای دێزی دیاوە چ پێ کردیە بۆ پیشی مکردوان مژی هێنا کەفرت خۆ پێ بەدا بوونە و پعینن لێدا بوونە هاتن وێڕە گۆ ئاوانە الڤردە ماکرینە ڤردە بنێ چەند کەفر ویژیل داری وان پێ بەدان و هات وەختێ بۆ شێف خۆدا عالی هاتە ماڵ گۆتە ئێزیدیا گۆ حال حەوال ئەڤ هجووما ئێزیدیا چۆ هاسنا و ماما بنێ چەند ژێ کوشتن و بازدان سناویل بەراڤا ئامووسلن و هات تاوس و چرا دەرانین گۆ هاون کرینە بەس قەوال کوشتبوون و تاوس و چرا کردبوونە بنوێ دارێدا بێجا ئەژبەر هەنگێت وێنێ دارکێت قەوالە هەنگێم ناو بوو نەتبێژی تاوسل بندە بەگرتینە یان گوندەک بوو یان تشتەک بوو خودێت دار پیشی مکرنجی باپیرێ me پەلێ دوێ دارێش ئێ دارێ زەرتر بوون گۆوان فلای مەرەت گۆ گۆفترکات بێ خودێنە گۆ رەب العالەمی ستەمبۆلێ ژنێمە شارە عادەت چوونت ئافزکێوانی هەفقاس گۆلبەرت سەکنی خەنجەر لێدان هیژن کەش پێ بە زارۆکت کەتە قادێدە دەولەتەکەش دەولەتە ترکا بێ خودێتر نینە کافرن حەسابی خودێ ناکرد یان پیرەکاف زارۆیە گوساکارە لێ بکە کەس نکارە